بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت. ئایا دامەزراندنی ئەنجومەنی باڵای ڕاگەاندن لە هەرێمی کوردستان هەنگاوێکە بە ئاراستەی کۆنتترۆلکردن و سەرکوتکردنی ئازادی ڕۆژنامەنووسی لە کوردستاندا یان هەنگاوێکە بە ئاراستەی ڕێخستنی کاری ڕۆژنامەنووسی لە کوردستان. ئایا مەرامی ڕاستەقینەی پشت بەکێنانی ئەم ئەنجومەنە بەدیهێنانی خەونی قۆڕەخکاری دەسەڵاتە یان ڕزگارکردنی ڕۆژی ڕۆژنامەنووسی کوردیە لە دۆخی فەوزا؟ ئایا لەژێر بارودۆخ و باڵادەستی ئەنجومەنێکی لەم شەوەیەدا ڕۆژی ڕۆژنامەنووسی کوردستان بەرەوکوێچێ؟ ئایا ئەوەی کە دۆخی ڕۆژنامەنووسی و میدیایی لە هەرێمی کوردستان پێویستێتی کۆمەڵەیەکی یاسای پێشکەوتووە یان پێکێنانی ئەنجومەنێکی لەم شێوەیە زەرورەتی ئەم قۆناغەیە؟ بەڕێزان بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری دوو بەڕێزمان کردووە، هەرێک لە بەڕێزان کاک ئاسۆس هەردی بەڕێوەبەری کۆمپانیای ئەوێنە و دکتۆر مەغدید سپام سپۆر لە بواری ڕاگەاندن. کاک ئاسۆس لە بەڕێستەوە دەست پێکەم لەسەر ئەو ئەنجومانە بەڕێز لە هەندێک لە دوانی ڕۆژنامەنووسی و دواتریش لە بەیاننامەیەکی هاوبەشی میدیای ئەهلی لە کوردستان کۆمپانیای ئاوێنە و لڤین و هاوڵاتی و سنتەری میترۆ باستان لەوە کردووە کە ئەمە هەنگاوێکە بۆ قۆڕخکردنی میدیای ئازاد و دەنگی ئازاد لە کوردستانەوە ئەچێتە خانی ئەو پرۆسیەوە کە لە سەڵین ڕابردووشدا هەڵ بۆ مەسەلەی درراوە. مڵی من ئەوەی کە پرۆژەکەم خوێندەوە ئەو پرۆژه یاسایە ئەم بۆ چوونە لە چیوە سەرچاو لەوێەوە هاتووە بەڕاستی لە ئەوەنەی کە ئاگداری پرۆژەکە بووم یەکەم شت کە سەرنجی ڕاکێشام ینی ئەو ئەنجومەنە وا دانراوە کە نۆ ئەندامی هەبێت ئەم نۆ ئەندامە ئەوەی کە پێشنیاریەکە پرۆژەکە چۆن دابرێن سییانیان سەرۆکی هەرێمدایانێ سییانیان سەرۆکی ئەنجومەنی وەزیران دایانێ و سییانیان سەرۆکی پەرلەماندایانێ. یعنی لە ڕاستیە ئەم ئەنجومەنە لە نۆ ئەندام 6 ئەندامی لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردن کە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت هەردووچیان دەسەڵاتی جێبەجێکردن 6 ئەندامی لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردنەوە داەنرێن و 3 ئەندامی لەلایەن پەرلەمانەوە دائەنرێن بەدانان بە تەعین هەر هەمویان بەدانان و تەعینن بە دڵنیاییەوە ئەنجومەنێک کە زۆرینەی بەدەستی دەسەڵاتی جێبەجێکردنەوە مەحاڵە بتوانێت ئەندامەکانی هەر کەسێکیش بن مەحاڵە بتوانێت چاودێرێکی بێلایەنی سربەخۆ بێ بەسەر ڕەوشی میدیای کوردیەوە بە پێشەوانەوە ئەمە بێ بە بەڕقی بێک بۆ کۆنتترۆلکردن بۆ سانسۆرکردن لەبەرەوە ئەوەی کە لە بێگومان ملاحەزات زۆرە بەڵام دیارترینیان ئەمەیە ئەوەی کاردانەوەی ئێمە لەسەر ئەو مۆزوع بەڕاستی ئەوە بوو لە لایکی تریشەوە ینی ئێمە لە وڵاتێک ئاژین جارە پێشەموشتی یاسایکی ڕۆژنامەگەریمان هەیە جێبەجێ ناکرێ ئەم ئەنجومەنە چیمان ناتوانێت بۆ بکە سندیکایەکمانەیە کە دەوری نییە ئەم ئەنجومەنە تازەیە چێتوانێت بۆ مامکە یعنی بەڕێی من زیادکردنی دەستەیەکی ترە بۆ ئەوانەی کە هەمانە و دیسانەوە ئیهمالکردنی ئەوەی کە ئەبێ ئەکتیڤ بێ و هەمانە و ئێستا لە بەردەستایە وەکو یاسای ڕەخستنی کاری ڕۆژنامەوانی و پەراوێزخستنی لە ڕاستیا سندیکای ڕۆژنامەنووسانە کە خۆی هەر خۆی پەراوێزی بۆ خۆی هەڵبژاردۆ چونکە کێشەکە لەوانیە کە ئێمە دەستەمان هەیە نیمانە. زۆر سپاس کاکەسۆس دکتۆر مەغدید بۆ چوونی تۆ لەم بارەوە چی ئایا گومانی گەورە و پرسیاری گەورەی میدیای ئەهلی لەوایە کە ئەم ئەنجومەنە وەرەقەیەکی دیکەی دەستی دەسەڵاتە بۆ کۆنتترۆلکردنی میدیای ئازاد بۆ کەبکردنی ئەوە بەڵام لە فۆرمێکی یاسایی و لە فۆرمێکی ڕێخستنی کاری میدیاییە؟ بەڵێ کاکومێت ئەوەی ڕاستی بێ دانانی دامەزراندنی ئەنجومەنی باڵای ڕاگەاندن بەشێکە لە پرۆژەیەکی زۆر گەورەی ڕۆژنامەنووسی ئێمە لە ساڵی 2005 من و دکتۆر ڕەزوان بادێنی و مامۆستا ڕەحیمی سورخی بۆشاییەک هەبوو لە ڕاگەیاندنی کوردی ئێمە هیچ یاسایەکمان نەبوو تایبەت بە ڕاگەیاندن بۆیە یاسایەکی تێر و تەسەلمان نووسی لەو یاسایە ڕکلام هەبوو رادیۆ تەلەڤیزیۆن هەبوو ئینتەرنێت هەبوو هەموو ئەو بوارانەی تێدا بوو چاپەمەنی هەبوو لەگەڵ بەشێک لەو یاسایە ئەنجومەنی دروستکردنی ئەنجومەنی باڵای ڕاگەاندن بوو. ئیدی ئێمە ئەو ئەنجومەنە ئەو یاسایەمان ڕەوانەی پەرلەمان کرد لە پەرلەمان بەرزکرایەوە بەڕێگای یاساییەکەی ڕۆتینەکەی بۆ ئەنجومەنی وەزیران لە ئەنجومەنی وەزیران بۆ وەزارەتی ڕۆشنبیری لەوێ 3 وەرکشۆپی لەسەر کرایە. دکتۆر پرسیارەکەی من دیاریکراوی لەسەر ئەنجومەنی باڵای ڕاگەاندن بەڵێ لەسەر ئەنجومەنی باڵای ڕاگەاندن ئیدی پاش ساڵێک تاوتوێکردن 3 کۆنفرانس گەڕایەوە ئەنجومەنی وەزیران لەوێ خەوی لێکەوت
ئێستا پاش ئەو پێ ساڵی هیچ لە ڕاگەانی کوردی دەتوانین بڕین تقریبان بەرەو ئاراستەیەکی خراپتە ڕۆیستۆ لەوەی وەک بمینێتن ئێستا زیاتر خەڵک تەشکیری پێ دەکرێت زیاتر لانی ئەخلاقی پێڕەو ناکرێت بە پێویستمانزانی جارێکی دی تەنیا ئەنجومەنەکە مهمی ئەنجومەنەکە لەوا بینەوە کە خەڵک تەشیری پێ نەکرێت نەکەلەوە کۆمەڵی شتەکە بۆ ڕاگەانی کوردی ڕێک بخاتەوە یەک لە کارەکان ڕاگەانی کوردی ڕێک بخاتەوە بیرمان لەوە کردەوە کە ئەنجومەنێکی باڵای کە پێشتر هەمان بوو جارێکی باسی لەسەر بکەینەوە بۆ ئەوەش ئێمە چەند نمونەیەکمان هەبوو نمونەیەکمان هەبوو لە کۆنفرانسی ڕۆژی پێنجشەمە و هەینە ڕابردوو باسمان کرد نمونەیەکمان هەیە هەشت خاڵە نمونەیەکی کوردیمان هەیە ئی پێش 2006 نمونەیەکمان هەیە کە لەبەردەست کاک ئاسۆس هەردیان تۆ هەر کۆنفرانسێک ببەستی دەبی ئەجەندایەکت هەبێت دەبی بەرنامەکەت هەبێت ئەو بەرنامەیان بردە ناو کۆنفرانسەکە بۆ ئەوی خەڵکی پسپۆر وەک هەنگاوی یەکەم مامۆستایانی پەیماگای تەکنیکی بەشی ڕاگەیان مامۆستای زانکۆکان لەگەڵ چەند میێوانێک بێن بەشداری بکەن گفتوگۆی لەسەر بکەن بەڵام بۆ ئەمە میدیای ئەهلی کە بەشێکی گرنگی گوتاری میدیای کوردستان پێکەێنەیە و مەساحەیەکی گرنگی لە کاروبارەکانە هەیە بۆ ئەم کۆنفرانسە داوت نەکراوە یەک لەوانەی داوت کرایان بەڕێوەبەری جەنابتە کاک توانە کاکتوانە داوت کرا و ئوتێلی ڕۆتانەی بۆ جیرا دوو ڕۆژ نهاتووە چی لێ بکەین دوای خەرجی ئەو پرۆژەیە ڕێکخراوی ئایرێکس ئەوەی کردە پێی هەڵسای ڕێکخراوی ئایرێکس گوتی ئێمە لە توانامان هەیە 40 کەس داوت بکەین شوێنیش بۆ 15 کەس 15 کەس دەتوانین لە میوانی کەرکک و سلێمانی و دۆک بێن لە هەولێر باش زۆر سپاس کاک ئاسۆس ئەگەر ملاحەزات ئەنووسی ئەگەر شتێکت هەبێت من بەجموعی ملاحەزەم هەیە یەکەمیان لەسەر ئەوەی ڕۆژنامەگەری لە ڕۆژنامەگەری کوردیا فۆزا هەیە من پرسیارەکەم ئەوەیە ئەم فۆزایە لە چۆ سەرچاوی گرتووە ینی خطابێک هەیە لە میدیای دەسەڵاتی حیزبیە کە ئەوێ وای نیشاندا کە سەرچاوی ئەو فۆزایی لە میدیای کوردیا هەیە ڕۆژنامەگەری ئازادە بەڵام خۆی لە ڕاستیە ڕێک بە پێچەوانەوەیە ئێمە لە کوردستانە لە 95 میدیامان بە بینرا و بیسترا و نووسراوەوە ببوورە با من قسەکانم تاوکەم ئەمە نەهاتین ئێمە نوێنەرایەتی خێر قوربان من مەبەستمەوە نیە کۆمەڵە پسپۆرێکین پرۆژێ هەستمان بەبێ ئەوەی لەلایەن حیزب بەبێ ئەوەی لەلایەن حکومەت کاک دکتۆر تۆ گوتە ئێمە ئەمانەوە ڕێکی خەین منیش ئەمەوێ پێ بڵم ئەبێتی ڕێکواک بەو شێوە قسە دەکەن ئەوەی من نوێنەری حکومەتی هەرێ بوو دیفاعی لێ من کۆمەڵە کەسێکی خەمخۆری هاتوین باز بکەین باسی جەنابتم نەکردن من وتم خطابی میدیای حیزبی ئاواڵێت ئەڵە فەوزایە ئێمە چ بکەن لە حیزبی ئەخ باشە ئێستا با ڕێکەوین لەسەر منیش دەڵێم فەوزایە بەڵام من فەوزایە لە چۆ هاتۆ تۆش وتە فەوزایە وانە ئەوی ژەڵێ فەوزایە تۆ ژەڵی منی ژەڵێم بەڕێی منم فەوزایە لە چۆ هاتۆ منم ئەمە شەرحکەم من ئەڵێم لە کوردستانە لە 195 میدیا بە نووسراوە بیسراوە بینراوە یا حیزبە یا بەڕەسمی یاخود هیسێبەرە و میزانیەی ئەم هەموو میدیا زەبەلاحە بە کەناڵە تەلەڤیزیۆنە لۆکاڵەکانەوە بە رادیۆ لۆکاڵەکانەوە بە جەریدە و گۆڤارەکانەوە بە کەناڵی سەتەلایتەکانەوە بەو هەموو بینا و بەو هەموو موەزەف و فەرمانبەر و نەسریەوە لەکوێ دەرەچێت لە جیرفانی ئێمەی هاوڵاتی دەرەچێت ئەوەی کە فەوزای دروست کردووە ئەم لە 195 ئێمە لە کوردستانە چەند کەناڵی ڕاگەیاندنی سەر بەخۆمان هەیە هەر هەمومان مساعدەی یەک دنیا کەناڵ بکەین لە پەنجەکانی ئەم دوو دەستەمان تێناپەڕێ ئەوەی کە فەوزاکەی دروست کردووە ئەو لە 195 ئەگەر ئەتانەوە فەوزا لە کوردستانە نەمێنە لە میدیای کوردیا نەمێنێ ئەو ڕێگەیە قەتعکەن کە بەرپرسێک ئەتوانێت بە ئارەزوی خۆی لەو پارەی کە موڵکی من و تۆیە 4 کەس بانکا بڵێ بڕۆ جەریدەیە باش زۆر سپاس ئەو ئەنجومەنە ئەتوانێت ئەمیشە بکە ئەتوانێت دەپرسینەوەیەکی ڕاستەقینە بکات لە میدیای حیزبی کە بە بۆچوونی کە کاسۆس سەرچاوی دروستکردنی ئەو فەوزایەکە لە میدیای کوردیا هەیە ئەتوانی ئەمریکا ئەدا بکە یان بەس چاوی لەسەر میدیای ئەهلیە ئەو ئەنجومەنە لە زۆر وڵاتان هەیە لە نەڕووی 1912 هەیە لە سوید 1916 هەیە ئێستا لە 62 وڵاتی جیهان هەیە ئێمە بە خۆمان رازینین لەو بارودۆخۆی کەڕاگانی کوردی ئێستا تێدا ئێستا بە ئاراستێکی زۆر ناخۆش دەڕوە ئێستا خەڵک دەترسێ سەیری کەناڵەکانی تەلەڤیزیۆن بکە خەڵک ناوێری ڕۆژنامە گۆڤارەکان با کام کەناڵانە قوربان بەتەحدیدکە هەموو ئەو کەناڵانەی کە کەناڵی حیزبینی هی سێبەرن ئەوەیە کە خەڵگە ترسێنێ ئەوەیە کە تەشیری تایە ئەوەیە کە بریندارکردنی تایە جەنابەت باسی تەشیرت کرد کەناڵی حیزبیمانەیە کە ئۆرگانی ڕسمیە زەلامێک دێتە سەر تەلەڤیزیۆنەڵێ فڵان کەس دزە من دژی ئەویشم من پێ دەڵێم ئەمە فەوزاکەی ئەبێ بیگوەستێنی ئەمەیە فەوزاکەی کە ئەبێ بیوەستێنی ئەتوانی ئەمە بکەیت دژی پیشاندانی هەموو تند و تیژەکەم
دژی پیشاندانی هەموو ئەوەکەم لە هەر کەناڵێکی بەم پرۆژەی کە جەنابەت نووسیوتە ئەوە ناکرێ. بەڵام پرسیارەکە ئەمەیە لە دۆخی ئەمڕۆی کوردستانە کە هەلومەرجێکی تایبەت هەیە و زوربەمان ئاگاداری هەین باڵادەستی حیزب بەسەر حکوومەتە بەسەر میدیایە ئەوەیە کە ئەو ئەنجومەنە ئەتوانێت چی بکە ئەتوانێت ڕقەمێک بخاتە سەر بار و دۆخەکە ئەو ئەنجومەنە تانی ڕێکی خاتەوە دەتانێت بە شەش ئەندام کە دەسەڵاتی تەنفیزی داینابێ ئەو جێب دەکات ئاسۆس ئێمە بۆچ کۆنفرانسما بەستە بۆ ئەوی بەسومانە کە دەستکاری بکرێت کە تۆ کۆنفرانسێک دەبەسی دەبێت ئەجندایەک دەبی لەستە کارێک بڕۆی ئێمە ئاەتی قورآنمان نەنووسێ پیرۆزبی نەتوانین دەستکاری بکەین ئێمە چمان کردە لەو کۆنفرانسە پێش هەموو شتەکەن گاوی یەکەم زۆر باش ئایا هەبوونی ئەنجومەنێک زەروریە لە کوردستان نە بە کۆی دەنگ تقریبان ڕازی بوون لە سۆری کاکە ئەو ئەنجومەنە دەبێ هەبێت باشە کە هەبێت چ بکەین لێژنەیەکمان دامەزراندێ لەو لێژنەی لە نۆ کەس ئەو لێژنەیە وەک ئەوە لێژنەی ڕێکخستنی ئەوەکە ئەو تێبینی و پێشنیازەکان هەمووی جارێکی دەنووسێتەوە چا دەکرێتەوە ئەو جارێ لە بۆ سلێمانی دەنێرێت لە بۆ دهۆک دەنێت لە بۆ کەرکک و لە بۆ هەولێر لە سلێمانی کۆنفرانسێک دەبێت پێویستی بە ڕۆژێک بکە ڕۆژێک پێویستی بە دوو ڕۆژ دوو ڕۆژ لەو کۆنفرانسی سلێمانی لۆکال هەموو کەسێک دەبێت سەرنووسەرەکانی تێدابێت دەبێت بەڕێوەبەری زۆر سپاس ئەوەی بەرز گەشتە حیزبێک بێ ئەوەی سەر بە هیچ ئەمە سەیری ئەوە ناکرێتن بەڵام کاک مەقدید ئێمە نمونەی دەستگای دیکەمان هەیە کە نوێنەری حیزبەکان و نوێنەری ڕەنگە بڵم تا ئەندازەیەک خەڵکی ناحیزبێژی تێدایە بەڵام ئەوەی ئەو ئیزافی کردوتە سەر دۆخی ڕۆژنامەنووسی کوردی و سەر بارودۆخی هەرێمی کوردستان شتێکی تازەنیە و نەیتوانیوە ئەو باشە ئەمە بۆ ئەوەندە ڕژبین ئەمە بۆ ئەوەن ڕژبین بۆ بەستەنیا ڕەشوسپی بینی خۆ لە نێوان ڕەشوسپی ڕەنجی دیشەیە ئێمە حەقمان نییە زە لەو کۆنفرانسە لۆکالیانە هەموو گەڵاڵە دەکرێت پرۆژەکە سەر لە نوێ لەوانەیە 16 خاڵە لەوانێ هەر 16 ڕەت کرێتەوە 16 نوێدا بمەزرێ خەڵکێکی زۆر ئێستا لەوە دەترسن سێکە سەرۆکی هەرم سێکە سەرۆکی حکوومەت هەلو کۆنفرانسە هەندێک پێشنیازیان کە گوتیان بابە سیVبی بابە سیVبی منش بیرۆکەکەم پێ زۆر چاک بە سیVبی سەیری ئەو بەس کابرا دەبی مەرجی تدابی ڕۆژنامەنووس ببی ڕۆژنامەنووسێک چاکبی یان یاسایبی ئیدی ئەو کۆنفرانسانە بڕیار دەن ئەو کەسانە وەرە جیرەن سەر کەوابی کاکە بۆ ئەمە باش زۆر سپاس کاک ئاسوس من ئەمەوێت لەسەر یەک نقطەی تر پرسیارێک لێ بکەم ئەگەر بە تێگەشتنی تۆ لە دۆخی ئێستا هەرێمی کوردستانە تا چەند ئیمکانی دامەزراندنی دەستگایەکی سربەخۆی بێلایەن هەیە کە بەڕاستی چاودێریکەرێکی بێلایەن بێ چاودێریکەر بێ بە کۆمەڵێک پێوەری پیشەیی و پرۆفیشنال بەسەر کۆی میدیای کوردیەوە بتوانێت هەموو لادان و سەرپێچیەک کە پێچەوانی بنەمایەتێکی پیشەکان بێ لە پرسیینەوە بکە وەڵامی پرسیارەکە دێمەوە بە زمەجالم بە دوای دوو قسەی تریشم هەیە لەسەر قسەکانی کاک دکتۆر من پێم وایە دەستگاکانی ترمان کە بە حساب دانراون بۆ چاودێری و مراقەبە لەسەر موسساتی تری حکوومەت چەندیان پێکراوە ئەمە لەوە زیاتری پێ ناکرێت دەستگای چاودێری داراییمان ئەوە بوو ئەوەی بەشی سلێمانی کە بە جهودی شخصی ئەو کەسانی کە لێوە بوون ئەکتیو بوو ئەوە هەزارهینی کردی نەتیجەی نەبوو ئەوەی هەولێرمان هەر راپۆرتی نییە هەرکەس نازانێت ئیشی کردووە نەیکردووە پەرلەمانمان کابێت چاودێر بێ بەسەر حکوومەتەکە هەمومانە بینین چ جۆرە چاودێرەکە لەبەرەوە من ئەمەلێکم بە منیە چونکێکم ئەم وڵاتە تەوازوناتی حیزبی و دەسەڵاتی حیزبی تەحکومی پێواکە هەموو ئەو ئەنجومەنەی کە کاک دکتۆر بە هەر شوێوەیە بێ ئەخیرەکەی حیزبەکان ئەیانەوە و ئیشیکەن کۆنتترۆلی بەسەراکەن بە من بێمە سەر دووسێ ملاحەزە لەسەر قسەکانی جەنابی کاک دکتۆر لەسەر ئەوەی کە ئەڵێ ئەم بەرنمەیە ئەمە بەرنمەیەک بوو بۆ بەس بۆ قسەکردن خۆ ئەمە قورئان بەتەکی دوایە بەڵام من دوو ملاحەزەم هەیە ئەو عقلێتی کە ئەم پرۆژە یاسایی پێنووسراوە ئەمە یەکەمیان و دووهەمیان تەجروبەمان لەسەر مناقەشەکردن من تەجروبەیەکی تایبەتی خۆم بۆ جەنابەت دەجێڕمەوە کاتێک کە یاسای ژمارە 35 ساڵی 2007 لە گفتوگۆیە بوو لە پەرلەمان کۆمەڵێک ڕۆژنامە نووس بەوانەی کە لە حیزبەکان کارەکەن بەوانەی کە سربەخۆن بەوانەی کە هەر نوعی ناویانەی کۆبووینەوە هەمومان بەیەکەوە یاداشتێکمان ئامادە کرد ملاحەزاتی خۆمان لەسەر یاساکە و چوین لە پەرلەمان سەرۆکی پەرلەمان ئەو کاتە کاک عەدنان موفتی استیقبالی کردین لیژنەکان استیقبالیان کردین یاداشتەکەمان دانێ وەک مناقەشەمان کردن لیژنەی یاسایی هەرچێکمانیان و سەریان ڕاوەشان ئێمەش بە زۆر بە دڵخۆشی هاتینە دەرەوە وتمانە وەڵاهی دیارە قسەکانمان هەریش نەبێ بەشێکی قسەکانمان جێگەی خۆیەگرێ تووشی مفاجئەیەکی زۆر سیر بووین کە کاتێ یاساکە دەرچوو هەرچی ئێمە وتبوومان تەنانەت یەک خاڵ بۆ هین بۆ ئەوەی کە بڵێن شتێکمان گوێ لێگرتووە یەک خاڵیتیانە بۆ بەخسەیە مکراب هەمووی بەعکسەوە کرابوو باش بوو لە ئەنجامی ئەو ناڕەزایەتیانەیە کە لە سەرتاسەری کوردستانە بەرامبەرەوە یاسای ڕوویە سەرۆکی هەرێم یاساکەی گەڕانەوە بۆ پەرلەمان ئەمە تەجروبەی ئێمەیە لەسەر مناقەشە بۆیە لە ئێستاوە مەخاوف هەیە لەسەر ئەوەی کە ئەم مناقەشانە و ئەمە هەمووی هینەکرێتەوە ئەکرێتەوە من بەخۆم کاگازڵ
من بەخۆم لە 16 ساڵ لە چاپخانە ئیشم کرد 10 ساڵ چاپخانە ئیشم کرد کرێکاریم کردە و 20 چەند ساڵە بە عملی ڕۆژنامە نووسم یەکێک بی بەکالۆرس و ماستەر و دکتۆرە لە ڕاگەاندن هەبی 21 سال لە وڵاتی ئازاد جیابی یعنی بە هەموو بۆچوونی خۆدا من یاسایەک دروست دەکەن کە پێش هەموو کەسی ملی ئەم یاسایە وایە قوربان ئەم پرۆژەی کە نووسیتانەوەیە ئەخر ئەمە سوالەکە لەوەیە کاک دکتۆر چ عقلێتێک لە پشتی ئەم یاسایە کە کردوێتی بەبەر ئەزانی با من هەندێشت بۆ بخەن نەتوخوای ڕجاکەم ئەزانی بۆی خەڵک بزانێ باسی چیەکەین بۆی خەڵک بزانێ باسی چیەکە سیرکە ئەمە باسی ئەو ئەندامەکان ناکەم چکەوەمان باس کرد بڕایەوە بەڵام سەیریکە ئەمەی ئەم كلام مادة حوتما من عربية كيملا ألا يستند الإعلام في كردستان إلى المبادئ والثوابت التالية سيركا الإخلاص لقضايا الشعب الكردستاني بكل مكوناته الولاء والانتماء للوطن والدفاع ما نش علاقة شيء بالصحافة وهي باش الالتزام بقيم ومبادئ التحرر والديمقراطية والرسالة الحضارية أزاني أم جملة الأشياء الرسالة الحضارية التاريخية إجازة ببطاركم بسلامتكم أما باسي اشتقدك أما بيد باسي أواكم آخر باسي أو عقليتاكم كأمينوسي وكاكا أم عقليتها وزارتي إعلامي سردمي حكومة الشمولية كان ما شكله شيء تازه أبو دروس كاتو على صياغي خطابي إعلامي يعني شو صياغي خطابي إعلامي قربان شوينك هي للدنيا شوينك صياغي خطابي اعلامي بكابو عام ام الا دوله لا خلص بس عقليتك كاكا بامجال من بيدل او اجنداي او كابو كونفرنس كابو باش او كونفرنس لا شارك لا صار شارك كردستان كونفرنس لوكالك باش او دسكاري او انا هم كرات وكاغزج كوند لبردستا انوي كاغز انوي بدست نازم الكونفرنس كربو جايتنا نسواينا شتي خۆمان نخوێنەوە لە ڕاگەیان و شتی خەڵک ناخوێنەوە مەسەلەکەەوە هەی لە هااتێ ئەمە ئاخر بەدەستی من گەیشتەوە بەڵاوات کرد بزانێت چی لەو کۆنفرانسە چی لێ هاتێ چی لێ نەهات دوێنێ لە ڕێگەی دۆستێکمەوە جوابم نار بۆ دکتۆر دلێر کە وابزەم سەرۆکی بەشی ڕاگەیاندنا ئەندامی لیژنەکەیە داوام لێ کرد کە وتبووی جارێ ئەو شتانی کەوتراوە تەنها قسەیە و هیچ شتێکی کۆنکرێتیمان نییە من چی بکەم یعنی من پێشەوەی بێم بۆم بەرنامەی هەرەوە بالمەدی خۆت بەڵام بە قسە لەسەر ئەو بکەین ینی هەموودان بەوەی ئەنێن کە ئەو فەوزایە لەناو ڕۆژنامەنووسی کوردی هەیە کۆمەڵێک تەشکیلات لە کۆمەڵێ جهتی جیاوازەوە ئەکرێ بۆ بە گومانن لە هەر هەولە کە دەسەڵات بیدا بۆ ڕێگەکردن لەمە لە کاتێکە دەسەڵات خاوەنی مافێکی شەرعیە کە ڕێگەی هەڵبژاردنەوەیە و خاوەنی کۆمەڵێ دام و دەستگای حکومیە ئەم دام و دەستگایانە بەرپرسیانن لە گرتنەبەری کۆمەڵێک ڕۆشن بۆ نهێشتنی ئەم تەشیر و ئەم فەوزایی لەناو میدیای کوردیا هەیە بۆ لە هەموو ئەمانە بە گومان و دان بە هیچ کامێک لەمانە نانێن کاچی براجاری یەکەمیان حکوومەتی هەڵبژێراوە منیش لەم حکوومەتی هەڵبژێراوە بەڵام حکوومەت ئیشی چییە؟ ئیشی بەڕێوەبردننی وڵاتە چ علاقەیەکی بەسەر حڕێتی سەحافەوە هەیە ئللا لە یەکشت نەبێ التزام کا بە قانونەکانەوە تەجاوز نکاتە سەر سەحافەکە ئیکا وەگەر حکوومەت وەگەر دەسەڵاتی حکوومەت ئەوێ تەشیر لە سەحافی کوردیان ئەمێنێ بعد کەناڵەکانی خۆی داخە هەمومان بە بەرشاوی هەمومانەوە ئەیبینی شاشەی تەلەڤیزیۆنەکانیان و ڕۆژنامەکانیان چیڵە و چی ناڵێ هەر کەسێک خەڵکی ئەم کوردستانە نەبێت لە پرێکا بێت بۆ ئێرە وازانە ساڵی 94 و تازە شەڕی ناوخۆ دەستی پێ کردووە کاکە ئەم تەشیرانە لەکوێوە دێن چێکرێ بەدەست چێکرێ بە خاین چێکرێ بە نازانم چی لە هەموو لایەکەوە ئەگەر ڕاست دەکەن با لە خۆیانەوە دەست پێ بکەن فەرموو ئێمە هیچ مشکلێکمان وەرن قانونەکە جێبەجێ وەرە ئەمە ئێستا هەمومان لەو بڕواین تێدەگەین دەزانین کە ڕاگەانی کوردی باش نییە ڕامان لێ نییە بەخۆمان ڕۆژنامەنووس هەرسێکمان ڕامان لەو ڕاگەاندە نیە وەرە بە یەکۆ چاچی دەکەین بۆ دژی چاکردنەچی بۆ دژی هەموو ئەوانەیە وەرە بە یەکۆ چاچی دەکەن بە یەکۆ کۆنفرانسات دەبەستین بە یەکۆ دادەنیش دوای لەو کۆنفرانسانە بەشدار بن ئەگە ئەنگۆ بەشدار نەبن دەستان تێدا نەبی لەوانەیە هەندێک خاڵی تێدەکەوێت کە دوای دیسا قسەی لەسەرەکەنەوە ئێوە قسە مەکەن بۆ ئەوی هەر شتێک دەربچی و دژ بن ئێمە کۆمەڵە من هەر شتێک دەربچێ نییە کاکە نەسم لە بەردەسا لەسەر نەس قسەم کردووە کاکە لەسەر اختراحی تۆ قسەم کردووە خۆ لە جیرفانی خۆمم دەرنێناوە ئەو نەسەد گفتوگۆکردن یعنی چی گفتوگۆکردن یعنی چی تۆ کۆنفرانسێکت کردووە لە ترسی دەسەڵاتی سیاسی نەوێراوە ڕۆژنامە ئازادەکان داوەتکەی مەجبورم من کە نەسەکە خوێنمەوە لە ڕۆژنامەکەی خۆم قسەکردن گفتوگۆکردن چییە ئەو قسانە من هەر نەمدەویست پێم ناخۆشە لە جەنابت ببیستم باشە لە ناو هەموو ڕۆژنامەکان سێدانە جا ئەکرێتەوە ئەم بەخۆم گوتارم باشە بۆ ئاوێنەوە بۆ هاوڵاتیتان داوات لڤین بۆ لڤینتان داوات سوالەکە بۆ لە ناو هەمووی ئەو سارە بۆ داوەتتان نەکردەوە لەبیر نەچوە کاکە لە سەرەتا ئەمە گوتە وەک مامۆستایانی بەشی ڕاگەاندن پێکەوە ئەو قسەم لەسەر ئامادەکردنیەوە پرۆژن لەسەر کۆنفرانسەکەی 14 و 13 مانگەکە لاو دەبێت
لەسەر ئەوەیە کە لەسەرتا ئێمە وەک مامۆستانی بەشی ڕاگەیاندن ئەوانە دوای ڕێکخراوی ئایرێکس گوتی دەتوانین 15 کەس لە ئوتێل بنوێنین 15 کەس بنوێنین ئێمە لە بەشی ڕاگەیاندن ئەوەی نەسرێ بەشی ڕاگەیان ماجە 50,000 یەک زەمەنان خوارن لە ئوتێلی ڕۆتانە 50,000 ئەمە لە چی ئەو ئیمکانەتە بینێ ئەو گوتیان دەتوانن چل کەس دەتوانن داوات بکەن 15 کەس لە ئوتێل بخەوێ دوای ئەمە گەیشتن ئەو ڕای کە لە شارەکان کۆنفرانسی لۆکال بکرێت دوای کۆنفرانسێکی گەورە ئەگەر پێویست مازانانی ڕۆژێک دو ڕۆژ سێ ڕۆژ پارێ ئەمە ئێستا لەو پرۆژه یاسای کە لە بەردەستە زیاد لە 500 کاتژمێر ئیشمان کرد یەک فلوسمە لە کەس وەرنەگرتیا وازبەتی وەتەنیە ئێمە وەک مامۆستان من کوردی ئێرەم خەڵکی هەولێرم دکتۆر ڕەزوان بادێنی کوردە خەڵکی سووریا مامۆستا ڕائیمی سوورخی کوردە خەڵکی ئێرانە حیزبایەتی چی حکوومەتی ئەگە حکوومەتی ئەوەندا عاشقی پرۆژەکە ئێمە بانە بەبێ ئەوەی فەرمانی ئەوەی وەزارەتی ڕۆشنبی لە چاری سێ ژمارە چاری سێ 73 لە چاری نۆی 2006 پرۆژەکە لە کنەمەتەوا بوو لە دوکانەکانی ئەنجومەنی وەزیران نەدەکەوت کاکە ئەگە ئەوە با ئەوە هیچ پەیوەندی بەڵام لە هەموو حاڵەتەکە ئەمە هیچ لەو بڕاستی ناگۆڕێت کە پرسیارەکە لەسەر ئەساسی دەوری ئەم ئەنجومەنەیە لە ئێستای هەرێمی کوردستان و دەوری میدیایە کە لەبەرەوەی ئەو دۆخی لە هەرێمی کوردستانە ئەم ئەنجومەنە ناتوانێت شتێکی جیاواز بێت لەو هەموو دەستگانی دیکە کە بۆ چاودێری کوردن پێکهاتوو بە چ ئالێتەکە توانێت بە تەجروبەی وڵاتانی دی چۆن لە وڵاتانی دیتوانێتی ئەوانش بە ئەزمەی شەڕ و بە شەڕی ناوخۆوانە ڕەت بوون لە وڵاتانی تر قوربانجان مؤسسات هەیە ئیشی ئێمە حکوومەتەکەمان خۆی دوو پارچەیە کاک ئاساس دکتۆر بەرهەم 1000 سالی سەرۆک نابێ ئەمە واجبەتی میلیە واجب علاقەی بە دکتۆر بەرهەمەوە باشە دەری هاتو هێشتا پرۆژ بەیانی نبینی ئێمە ئێستا دەژین ئەمە نازانین چۆن دەبێت دوای ئەو هەموو کۆنفرانسانەش بکرێتن لەوانە 6 مانگ 8 مانگی دەوێت لە بۆ پەرلەمان دەنێری واجبەتی نیشتیمانی لەسەر شارمانە بە هەمومان ڕۆژنامە نووسی ئەهلیە حیزبی دکتۆر زۆر باشە زۆر سپاس دەکەم خێرت بنووسێ واجبێکی نیشتیمانیە ئەو واجبێکی نیشتیمانی نییە کە یاسایانەیە هەیە جێبەجێ بکرێت ئەوە ساڵانێکە ڕۆژنامە نووستی هەڵە درێەوە ئەچکەنجا درێو بە ناڕەوا ئەگیرێ و خرێتە زیندانەوە تا ئێستا قسێکتان نەکردو لەسەر یاساکە جێبەجێ بکرێت ئێستا ئەمە لە کتوپڕ ئەم واجبە وەتەنیە چۆن زیندوو بۆ چۆن نەمان کردی چۆن نەمان کردی دەفەرم یەک کتێبم نووسی ئەگە ڕۆژنامە نووسات چۆن خەڵکی سیاسی پێشوازی لە ڕۆژنامە نووس بکە ئەمە چۆن ڕێگا بەوەی دەم ئەگە بەدەسەڵاتی من بی لە ڕۆژنامە نووس بدەن نابی بریندار باسی کتێبی نەزەری ناکەم من ئەڵێم بە واقعی ئێوە وەکو خەڵکێک کە ئەکادمی کە نازانم باشە باش ئەو کادری کە پەروەردەیەکێشێتە مەیدانەکەوتی هەڵە درێ بۆ قسە ناکەی لەسەر کاکە چۆن قسەم نەکرد ئەکادمیەکانی ئەوە موقفتان ڕۆژکۆنکانشتان فەیسبوک بڕۆ فەیسبوک مەگدی سەپان لێدە بڕۆ فەیسبوک بزانە ئەمە چ موقیفەکەمە بووە بزانە ئەمە وەک تۆ لە بەردەرجی دەرگای سەرا کاک ئاسۆس کاک مەغری دەمەوە بەسەر ئەوە لێ بکەم کە جیاواز لە مەسەلەی هەڵوێستی تاکە کەسی وەکو ڕۆژنامە نووسێک جەنابەت لەو پرۆژەیە کارت بۆ دامەزراندنی ئەنجومەنێک کردووە یان بە معنایەکی دیکە بە دامەزراوەییکردنی چاودێریکردنی میدیایی ئەی ناکرێت کار لەسەر بوونی پرۆژەیەک بکەیت بۆ بە دامەزراوەییکردنی بەنەگاربوونەوەی تونند و توشی دژ بە ڕۆژنامە نووسان دەزانیت کاکمت ئێمە پرۆژەیەکمان نووسە ئێمە ڕازینینە خەڵک مافی پێشێل دەکرێتن لایانی ئەخلاقی لە دەستگاکانی ڕاگەاندنی بایەخی پێ نابێتن دروستبوونی ئەنجومێنێکی وەها بێلایەن بێت دەبی 100% بێلایەن بێت نابی حکوومەت دەبی دەسەڵاتێکی زۆری هەبێت کە قسەکانی بخواتن و نابی بەلایەن بێ لە سوید دەڕێگاتان پێ لە قسەکەتەوە لە 1960 ئەو ئەنجومەنە هەیە ساڵانە 300-400 سکاڵیان دەچێتە بەردەم هەتا ئێستا داوا لە هەر ڕۆژنامەیە کرابێ کە خۆی ڕاز بکرێتەوە بەغەڵە زانیارەتیان لەسەر من لەسەر جەناب لەسەر کاک ئاسۆسی بڵاو کردەوە یەکسەر داوای بردنیان کردیا متمانە نەمایە لە نێوان خوێنەر و ڕاگەیاندن ڕۆژنامە دەخوێنەوە گاڵتت پێدە بڕای پێ ناکەیت چۆن بڕای پێ دەکەی کە ئەنجومەنێکی وا هەبێ تۆ مافت پێشێلەکرێت لە دەستگایکی ڕاگەاندن ئەو ئەنجومەنە نامەیەک یەک لە کارەکانی ئەو ئەنجومەن نامەیەک بۆ دەستگاکە دەنێری دەڵێ بابە فلانە کەس غەدری لێکرا کە ئەتو داوای بردن بکەی لە خوێنەران بێشک دەرێت دیارە ئەو شتانەی لەناو ئەو ڕۆژنامەیە هەیە شتی باوەڕ پێکراون لە تەلەڤیزیۆن بە هەمان بەڵێ زۆر سپاس کاک ئاسۆس ئەمە پرسیارێکی لێ بکەم ئەگەر ئەو گریمانەیە قبول بکەین
ئەو گریمانەیە قبول بکەین کە دەسەڵات لە هەرێمی کوردستانە دەسەڵاتێکە بەردەوام کار لەسەر قۆڕەکردنی میدیاکە و کار لەسەر بەرتەسەکردن ئازادەکان دەکات. ئایا نەبوونی کۆنتاکت و پەیوەندی لە بینی ڕۆژنامەنووسی ئازاد لە بینی خەڵکی ڕۆژنبیر و دەسەڵاتە و دروستبوونی ئەو فەجۆ و بۆشاییە زمینێکی زیاتر خۆش ناکە دەسەڵات بەتەنها بەجێ نایڵێکە بە ئارەزوی خۆی کار بکە پێتوانیە ڕۆشنبیران خەڵکی ئازادی خواست خەڵکی ڕۆژنامەنووسی بێلایەن دەبێت لەگەڵ دەسەڵاتە لە پەیوەندیا بێ بۆ ئەوەی دۆخەکە باشتر بکەن بەرەوەی وەڵامی ئەو پرسیارە بیتەوە ئەم ناوبڕەمان هەیە و بینەرانی بەڕێز دوایی ئەم ناوبڕا پرۆگرامەکەمان بەرداوامە بێت.